ئەوانەی کە بەشدار بوون بە تایبەتی ئەم کۆبوونەوەی لە کاتێکدا بوو کە کۆبوونەوەی جەمعیە عمومی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک هەیە و ئەم کۆبوونەوەی ئێمەی ئەوڕۆ یەکسەر بەسترا بوو بە کۆبوونەوەکەی ئەوان و بەڕێز ئەنتۆنیۆ گوتارێس سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان سەیری دەکرد. لەم کۆبوونەوەی ئێمەی ئەوڕۆ کرایەوە بە وتاری کردنەوەکەی لەلایەن بەڕێز لویس ئەبینادەر سەرۆکی وڵاتی دۆمینیکن جمهوریەتی دۆمینیکن کە تازە هەڵبژێردراوە وتاری کردنەوەکەیدا لەم کۆبوونەوەیدا باسی کارەساتی کۆرۆنا کرا و چۆن عیلاج بکرێ باسی مەسەلەی مافی مرۆڤ و بەرەو پێشبردننی و باسی بارودۆخی اقتصادی و ئەو ئەزمەیە کە لە ئەنجامی کۆرۆنا و لە ئەنجامی دیارە نرخی نەوتۆوانە دروست بووە لە دنیا و زۆر مەسەلەی تر کە پەیوەندیان بە مەسەلەی ئاشتی و ئیستیقرار لە زۆر منتیقە لە دنیا. لەو قسانەی کە ئێمە پەیوەندی بە ئێمەوە بوو کردمان لەوێ باسی ئەومان کرد کە ئێمە پیرۆزبایی لەم لایەنان دەکەین ئەوڕۆ جێگای سەرسوڕمانە کە نەتەوەی گرتووەکان 75 ساڵە مینی دامەزراندنی یاد دەکاتەوە و یەکەم مادەی مانیفێستی نەتەوەی گرتووەکان مەسلەی مافی مرۆڤە. خەڵکی کوردستان تا ئێستا لە ئەزمەیەکی سیاسی و اقتصادی و خەتەری ڕاگواستن و زۆربەی زۆری لە ئۆردوگا دەژی و ئەمە کارەساتێکە کە مەفروزە لەو بەیانەی کە لە نەتەوەی گرتووەکان ئەوڕۆ دەرەچی ئیزافە بکرێت. مەسلەی دووەم ئەوەیە کە ئەوڕۆ حدودی 20% خەڵکی هەرێمی کوردستان بێ ئیشە و وەزعی عێراق بەو شێوەیە کە هەیە وەزعێکە کە پێویستی بە زیاتر ئیستیقرار و پشتیوانی زیاترە و بە شێوەیە کە پێویستە چەک بگەڕێتەوە دەست ئەو هێزانەی کە وەزیفەی پاراستنی خەڵکیان هەیە نەک تادیدی خەڵک. بۆیە ئەمە پێویستە زانین کە وەک چۆن ئەمریکیەکان لە کۆبوونەوەیەک لەگەڵ عێراق و بە ئامادەبوونی هەرێمی کوردستان و سەرۆکی فەرەنسا زیارەتی عێراقی کرد پێویستە هەموو وڵاتانی تریش کۆمەکی عێراق بکەن کۆمەکی هەرێمی کوردستان بکەن بۆ ناردنی کۆمپانیا بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ پێشخستنی وڵاتەکەی ئێمە. Close to the Turkish border because Turkey at the pretext of to from the capacity